گفتوگوی ئەم پرس و باسی بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکستران سڵاو لێبێ. زۆر بەخێر بێ. کاکستران لەگەڵ پارتیدا بۆ ڕێک ناکەون زۆر درێژەی کێشە. ڕاستە وەڵام لەگەڵ پارتیە ڕێک ناکەین چکە ڕوانگەکانمان جیاوازە بۆ چارەسەری کێشەکانی کە لە کوردستانە هەن و هەر حەزبێکی سیاسیش حەق خۆیەتی کە احتیفاز بەو ڕوانگەیە و کە هەوڵیشدا ینی بیکاتە ڕوانگەی گشتی لە کۆمەڵی کوردەواریە و دوایەوە کێکیت بە حەکەم یان خەڵکەکە یان با بڵێن ڕای سیاسی گشتی ڕای گشتی خەڵکی کوردستان کە لە حەکەم چکێسا هەڵبژاردن نیە ئێستا ینی لە حەزەی دروستکردنی حکوومەت و جێبەجێکردنی ئیستحاقی ئەو هەڵبژاردەیە کە زۆری خاس زیاتر لە ساڵیش خایان. یەکێتی نیشتیمانی کوردستان دیدەکەی زۆر لەو مۆزوعانە زۆر واضحە کە پێمان وایە تەجربەی سیاسی کوردستان تەجربەیەکی جێی شانازیە بۆ میلەتەکەمان و ئەوە کە زۆری خایاندووە دیسانەوە هەر ینی ماناوەیە گەلەکەمان بەشیەوە هوشیاری سیاسی و بەشیەوە ئەزمموی سیاسی خۆی هەیە پەرە پێداوە کە بتوانێت درێژەی پێبداوە سەری بخە بەڵام بێکەم و کوڕیش نییە. ئەم تەجربە سیاسیە لە ڕوانگەیەکی نیشتیمانی کوردستانەوە بێکەم و کوڕی نییە نوقسانی لە زۆر بارە هەیە و بوونی ئەم نوقسانیانە ئەو دەستکەوتانە و ئەو شانازی و باشیانە ناسڕێتەوە بەڵکو دەستیشانکردنی و هەوڵدان بۆ چارەسەرکردنی و بانگەوازکردن بۆ هێزە سیاسەکانی کوردستان بە پارتیشەوە بۆی کە تەبەنی ئەم ڕوانگەیە بکەن کە کەموکۆرەکانی چارەسەر بکەین دیسانەوە پرۆژێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆەوەی کە وڵاتەکەمان بچێتە قۆناغیترەوە و تەجربەکەمان ئەو کەم بە چارەسەرکردنی و کەموکۆریانە بتوانێت ینی هەم باشتر بیپارێزێ و هەم زیاتر بەدڵی خەڵکی کوردستانی لێ بکات. ئەمە شتێکی عیب نییە و بەعکسەوە ئەمە پێمان وایە یارمەتیدەری پارتیشەدا کە هێزی نەگەرێسا ئەندامێکی سەرکردایەتی پارتی لە بەرنامەکە وایە بڵێ با عیبوعاریم حکوومەتە چاکین ڕەنگایش بڵێ لە با چاکیکەین دەست پێشخەر بێ بڵێ بۆ چاکی ناکە نەگەر کێشەکە لەسەر چاکردنی عیبوعارەکانی حکوومەتە. ئاخر خۆی لە تەفاسیلە ینی لە وردەکاریە ڕەنگە کەونە جیاوازیەوە بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نییە کەڵێن وەرە ڕوانگەکەی من تەبەندی بکە و قبولی بکە. ئەو ڕوانگەیەکی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئەڵێ باە من بچین بۆ شتێ بۆ ئەو شوێنە یا بۆ پێوەرەی کە بۆ گەلەکەمان باشە ینی ئێستا تۆ جەنابەت ئینشەڵڵا ساق و سەلامەتەوەی کە نەخۆشە بیت دکتۆر لە خەستەخانەڵێ کاکە دەرەجەی حرارەکەت ئەوەندەیە ینی مەسەلەن پێویست بەم عیلاجانێ بەم چارەسەریانەیە بۆ ینی پێوەرەکە پێوەری زانست و طبە پێوەری وێت و حەزت لێ چاک بیان خراپ بیدیان من بڵێم وڵای کاک ڕانکۆ لەبەرەوەی تۆ کوڕی باشی کەواتە نەخۆشیت نییە. ئەو پێوەرەیەکی نیشتیمانی کوردستان داوایەکە و پێوەرەیە کە بۆ حکومڕانێکی پێویست مەطلوبە ئەو پێوەرینێکێکی نیشتیمانی کوردستان دایرشتووە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکی پێکرد بێ بەڵام لە ڕاستیە بانگەواز یەکێتی نیشتیمانی بۆ نیە بۆ پارتیەوە نیە بڵێن فەرم بن بە سۆشیال دیموکرات وەکو ئێمە یان ببن بە مەسەلەن بۆ حەزبێکی سەوز وەکو ئێمە بەڵکو بۆیە کە بۆ مەرحەلەی داهاتوو بۆ گەلەکەمان ئەم تەجربە سیاسیە کۆمەڵک کەموکوڕی تێدایە ڕێگاکانی چارەسەرکردنی و کەموکوڕیانە بەشێکی لە بەرنامەی سیاسی حکوومەتەکەیە دەرەکەوێت بەشێکی لە تەشکیلە و دروستکردنی کابینەکەیە بێگومان بەشێکی لە مامەڵەکردنی ڕۆژانەی لە کاتی تەشکیلە حکوومەتە. یەکێتی و پارتی خەتەواتی زۆر پێکەوە کارکردیان تێپەڕاندووە لە قۆناغەکانی ترە و ناکۆکیشیان هەبووە بەداخەوە بەڵام ئەو پێکەوەیە زۆر جار بۆتە مای بەرەو پێشچوونی مەسەلەکەمان و زۆر جاریش ئەو پێکەوەیە نەبووتە مای چارەسەر کێشەکان ینی هەرەوە بەس نییە کە ئێمە یەک بین پێکەوە بین و ئەوە بین بەڵکو هەندێک جایش پێویستە بڵێن کاکە لەم وێزگەیە پێویستمان بۆیە ڕوانگەیەکی تر تاقی بکەینەوە و پێویستمان بۆیە تەنیا ینی ئەولوێت بۆ ئەوە نەبێت کە یەک بین هەر یەک بین فایدەی نییە ینی ئەمە دەبێت بیرەوە بکەینەوە بۆچی یەکە بین هەندێک جار و هێشتا ینی باڵێن ئارەزوەکانی میلەتەکەمان داخوازەکانی میلەتەکەمان جێبەجێ نابێت ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان داوای دەکەوە لە کاتی پێشتریش یا بە نابەدڵ یەک بوون یەک بووین چوە زۆر ینی ئەولوێتی شەڕەخنەی هەبووە ئەولوێتی ئەولوێتی هاوبەشمان پێکەوە هەبووە بەسەرن بۆ نار لە دوای ڕوخانی سەدام حوسێن ئەولوێتیەوە بوو کە دەستوری کوردستان عێراق بڵێن
بەو شێوە بێ کە بە دڵی میلەتەکەمان بێ و زۆر مەراحلە بوو بەڵام خۆ ئەمە شتێکی ئەوە نییە بڵێن جیاوازی لە ڕوانگەیان نەبێ و جیاوازی لە ڕوانگە هەیە و ئەو جیاوازی لە ڕوانگەیە پێویستەکە چارەسەر بکرێت بەڵام ئێستا کێشەکە لە ڕاستیە لای یەکێتیش ماکسان هەر جیاوازی ڕوانگەی دوو حزب نییە بەڵکو بانگەوازە بۆ یەکێتیت بانگەواز بۆ دەکە کە بێن شێوەیەکی تری حکومڕانی تاقی بکەینەوە کە بۆ میلەتەکەمان لە مەرحەلەدا باشە و بۆ ئەو گۆڕانکارانەی کە لە ناوچەکە لە جیهان لە ناو کۆمەڵی کوردەوەریە ڕووی داوە ڕەچاو بکەیت بۆی حکوومەتێکی بۆ ئەمە یەکێتیش مەزن عنوانێکی جوانی داناوە کەوش ڕاستکردنی ڕێی حکومڕانی کوردنی کوردستانە ڕەنگە پارتی عنوانیشکە پەسەند بکە کێشە نییە بوویمە هەمان ئەو ناوڕۆکە بدە بەدەستەوە کە میلەتەکەمان بچێتە قۆناغی ترەوە یەکێتری نیشتمانی کوردستان مەسەرم بۆ نمونە بۆی بتوانێت لە قۆناغی ڕابردووە بە تەنیا بەو ژمارە کورسیانی کە هەیەی حەڵاڵی خۆیەتی لە پەرلەمانی کوردستان بەدەستێنە و هەوڵیدا ئەمە بەشێک لە مینانە بکاتە ناو بەرنامەی حکومڕانیەوە لە شوێنێک ڕاوەستا ئێستا بە تەحالفێک لەگەڵ نەوەی نوێ و ڕەنگە لەگەڵ حەزبی تریش کە ڕەنگە لە تەحالفانە بن لەگەڵێکی بەڵام ئەو ڕوانگانەی کەتیان پێ باش بێ ئەمانەوێ ئەو بابەتە بکەینە بەشێک لە بڵێن گوشارێکی ئیجابی بۆی حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستان وا بێت کە بتوانێت بەشێک لەو بەرنامانە جێبەجێ بکەوە کە چۆ سەسکەی خۆی ئەو بەرنامە جێبەجێکردانە ئێمە دڵنیاین کە پارتیش ئیسفادەی لێ دەکا و پارتیش ئەتوانێت ئەم گۆڕانکانی کە پێویستە لە خۆیدا لە ئادای خۆیان بیکە بەڵام من ناتوانێت لە جیاتی پارتی قسە بکەین ئەتوانین لە جیاتی ینی زیاد ڕەنگە ینی بەڕەنگە بۆ ئەو ینی فاکتەرەکان لای ینی ڕوانگەی خۆیان جۆرێک بێ بەس ئێمە کە سەیری دەکەین پێمان وایە پارتی ینی جۆرێک لە غروری سیاسی گرتووەتی و ئەو مەسجەی کە لە نەتایجی انتخابات وەرگرتووە مەسجی هەڵەیە کە پێی وایە لەبەروی یەکەمە یەکەمی بڵێن انتخاباتەکەیە ئەتوانێت هەموو شتێک بکە لە کاتێکە دەرکەوت پاش ماوەیە کە یەکێتی بە ئیتفاقکردنی لەگەڵ نەوەی نوێ ینی کورسەکانی نزیک کردەوە لە کورسەکانی بڵێن پارتی جا تۆ بڵێ 39 نییە 38 بڵێ 37 بڵێ 41 ئەمە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت کە ئەگەر قسە لەسەر قورسایی ئینتیخابی بێ ئەوەی کێتی نیشمانکە قورسایی ئێستا بەدەست هێنا بەڵام لەوە گرنگتر یەکێتی نیشمانکە پێی وایە قورسایی ڕوانگە و بەرنامە سیاسەکان گرنگە ئەوەندان بۆ ڕێککەوتنەدان نانێت تا ئێستا ئەوان خۆیان کەیف خۆیان لە مامەڵەکردنا بەڵام یەکێتیشمانی کوردستان ئاسایی نییە زای بۆچی ئاسایی ینی ئاسایە بیڵێن بەڵام ینی قسوورێک لە ڕوانگە دەرەخا و عیبەیەک لە بڵێن لە دیموکراسی سیاسی دەرەخات بۆچی و ئەمە یەکێتیشمان وا سەیری ناکە بڵێم وەڵامە لە بەرەی تەحالفی یەکێتی و نەوەی نوێیان قبوڵ نییە ئێمەش ینی خۆمان بە کوشتنی لەسەر نەوەی نوێ ینی ئەمە نەوەی نوێ داوایکردن ئێمەش وا دەڕێن بەڵام ئێمە پێمان وایە دوو هێز سیاسی کە مافیان هەیە تەحالف بکەن هیچ ڕێگریەک نییە لە ناو دەستورە لە ناو بڵێن لە قۆشببنی قاونەکانی پەرلەمانی کوردستانە کە بڵێت تۆ بۆ نیم تەحالف بکەی بۆ دەبچە ناو گفتوگۆیەوە ئێمە پێمان وایە کێتیشمان کوردستانەوەی نوێ وەکو قورسایەکی ئینتیخابی دەتوانن ئەم ئیرانە ڕەچاو بکەن جا پارتی بە تەنیا لە وەڵام من کورسەکانی خۆم نوراتی گەلی کوردەکە ئەوەی ئەوە خوردەیە ینی خوردەش بێ هەر هێزێکی سیاسی کە پێی وایە 100 کورسی هەبێ مادام پەرلەمانێک لە پەرلەمانەکان 250 کورسی کەواتە 150 کورسی نورااتیکردن نقصانە لەبەرەوە ئەم پێمان وایە یەکێتی نیشتمانی کوردستان لەم ڕوانگەیەوە لەسەر هەڵە نیە لەسەر ڕاستە کە دەزانێ ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ نەوەی نوێ حزبەکانی کەش چوونە منوانیە لە انتخابات بەڵام دوای انتخابات هات توانیمان تەحالفە دروستکەین کە پێمان وایە ئەو تەحالفە دەتوانێت ببێتە بەڵانس ڕاگرێک بۆەوەی بۆی حکوومەتێکی باش دروستکەین بۆەوە ناکە پارتی هەڵوەشێنەوە نەخوا نەخواسان بەرنامەیەکێتێ و نە پێشمان وایە قرای سیاسیەکێتەوە نە سەدحەیە کە واسیری مەسەلەکان بکەن کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتیتان کرد لەوێدا بێگومانە نێوەردەکاریە باز ناکرێت بەزەوەی کە گرنگە بۆ خەڵک بڕیارتان داوە نەرمی بنوێنن لەو داواکاریانی کاتان بۆ یان وەکوندێک دەڵێن مادامیەوە سینۆ بە سینۆن داوای نیوەی حکومڕانی هەرێمی کوردستان بەڵێ تەمان کاک باوڕ ڕایگەیان و بە ناوی کێتیشمان کوردستان شۆڕایگەاند کەوتی داوای نیوەی کورسیەکان دەکەین چونکە دیارە لەبەرەوە نایە کێتیشمان کوردستان دەیەوێت نیوەی کورسیەکان هەبێت بەڵکو لەبەرەوەی ینی دیارە پارتی ینی دیارە پارتی ناوی گوێ لە قسێکی این بگرێت جیاواز بکرێت کاک باوەڕ چەند ساڵ پێش وتی برادانی پاریداوای لە بنەکەم عازم ببن ئێمە من دەمەوێت لێتان بەرمەوە ئەمە تەوان ئەمە مەسلێکی سوعبەتە بەڵام لە ڕاستی تێدا پارتی تەوقۆ ناکە خەڵکێکە بێ لێی باتەوە ئیجا ئەو کەسێک کە هێزێکی سیاسی بەمە ڕازی نەبێ ئەمە خۆی ینی نەتایجەکانی وەرگرێت بەڵام وەکو تر یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر ڕوانگەی تەعامل نەکرد بۆیە چۆ انتخاباتەوە بۆیە دەنگی هێنا بۆیە ئەو دەنگانەی
بەکارێنا بووی تحالفێکی تازە دروستکە لەگەڵ هێزێکی سیاسی جا ئەوانیسە عیبا دۆزنەوە تحالفە ئێمە یەکێتیش ماکسە وا سێری ئەو مەسەلاکە کە بۆ منە ساڵی 2016 ئەی بە هەمان کات هاوپەیمانیەتێکمان کرد لەگەڵ بستنەوەی گۆڕانە یەکێتی نیشتیمانی کوردستان بستنەوەی گۆڕان ئەبوون بە 42 کورسی پارتیە بۆ 38 کورسی ئەو ساش پارتیە وت کاکە ئێمە ئەگەمان ننێن لەم ڕێکەوتنە و ئێمە بەجیا لەگەڵتان دانیشین پێکەوە لەگەڵ ئەمە ماڵە باجێنەیە ئەمە یاری میکانویە دیارە پارتی واسە لە سیاسەتێکە دوو هێز سیاسی کێگرنەوە بۆوەیە کە قوەتی ینی هێزم بخەمە سەر هێزی تۆ بتوانم لە سیاسەکەی بکرد ئێستا پارتی دیسانەوە بەدوای چەند ساڵێک ئەم بینهاتۆتە کایەوە دیسانەوەی کێتیشمانکسان لەگەڵ نەوەینەوە کە ئەم تەحالفەی دروست کردووە لەگەڵ خەڵک کەس دروستێکە لەگەڵ هەر هێزێک دروستەکە حەقی تەبیعی سیاسی هەموو هێزێک سیاسی وە حەقی شێتی ئەمە یاری مێرەجان نییە بەمانایەوەی کە ینی ڕێک کەوت و تاو بەڵکو تەبعاتی سیاسی بە یەکێک لە تەبعاتی سیاسیەکانەوەیە کە یەکێتی نیشمان دەوێت هێزی خۆی بخاسەر هێزی نەوەی نوێ دەوێت هێزی خۆی بخاسەر هێزی یەکێتیش بخاسەر خۆی بۆەوەی بتوانێت جۆرێک لە گۆڕانکاری بکە ئێمە تێناگەین بۆچی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان قبوڵە بەڵام فراکسیۆنی نەوەی نوێ فراکسیۆنی یەکێتیش ماکسان پێکەوە ناو پەرلەمان قبوڵ نییە ئەمە ئەگەر ئەمە کەسێک حرمەتی سیاسی پەرلەمان بگرێەوە نابێ وابیر بکاتەوە و هێزەکانی دیکەش پارتی زۆر جارە بە هێزەکانی تریش بێنە ناو حکومەتەوە یا بابێن بەشداریکەن ئەی چۆن بەشداریکەن ینی بەجیا بە تاک بڕۆن لەگەڵ پارتی مفاوەزەتکەن ئەمە پێی ناگوترێ مفاوەزەت و پێشی ناوترێ چارەسەر و پێمان وایە بە جۆرێک لە جۆرەکان قسووری سیاسی ئەم هێزە سیاسی دەرەخە لە بیرکردنەوە و ئەمە دووشت ناتوانێت مەحەلکە نەژمارەی کورسەکە ناتوانێت حەلیکە چکە بەدەیلەوەی 1 ملیۆن دەنگیان هەبوو لە پەرلەمانی عێراق لە انتخاباتی عێراق و نەیتوانی حەلی بکە و هەروە تاریخی 80 ساڵی پارتی ناتوان حەلیکە و کە یەکێتیش ماکسان کەم و کوڕی هەبێت لە ئیشەکانی 51 ساڵی یەکێتیش ماکسانش ناتوانێت ئەتوانێت هێزی معنەوی بێ بەڵام ناتوانێت هێزی سیاسەتی لەحزەیەک بێت کە بتوانێت گۆڕانکاری تیا بکات بڕیاری چیتاندا لە کۆبوون بڕیاری یەکێتیشمانی کوردستان ئەوەی بوو کە تەبێژ ڕایگەیان کە بۆ یەکێتیشمان کوردستان پێمان وایە ئێمە ناومانەوە 50 بەڵام ئەتوانین بڵێن 39 بە 39 ئێمە وەکو یەک دەمانێت هاوسەنگی دروستکردن و ئەم هاوسەنگیە بۆەوە نییە کە وەکو جاران خەڵک بڵێ فەراش بە فەراشێک تاینەکەی فەراشی تاینەکە ڕێکێتیشمان بۆ تەریقەت بیر ناکاتەوە ئەمڕۆ و ئەگەر بیری بکرد بۆ مەسەلەن وەزارەتی نەدانەوەی نوێ یەکێتیش ماکسان وا بیر لە مەسەلە ناکاتەوە کە بڵێن یعنی مناسەفەتەن هەموو بوارەکانی حکومەتە بەڵام لەبەری برادانی پارتی بەم عقلێتە ینی واسیری مەسەلەکانەکەن بۆ ئێمە ناچای بڵێن وەکو چۆن لە کاتی مفاوەزەت هەفتاکانە ئەڵێن وتیان تەنەکەی بۆ ئێمە و تەنەکەی بۆ ئێوە لە نەوتەکە ناچارین بڵێنەوە 50 بە 50 دەنا بمەستێکێتیش ماکسان ئەوەیە کە هاوسەنگیەکە بێت لە حکومڕانیکردنا وە کاک بابور چەندجارێک شتێکی کێشە ئەوان نوێست دوو کورسی کەمتر یا دوو کورسی زیاتر سیاستەکانی کە یەکێتیش ماکسان تەبەنیە کە ئەگەر بەیانی 4 کەس لە پارتی لە فراکسیۆنی پارتی 4 کەس تەبەنیان کرد یەکێتیشمان ئەو بەهێزی خۆی زانێ ئەگەر پرۆژەیە کە کەسێکی بڵێن پارتی پرۆژێکی معقول لە فراکسیۆنی پارتی تەرحیب بکە یەقینەن دە کەسی یەکێتی پشتیوانیەکە وەمە بە غەڵەتی نازانین وەکو یەکێتیش ماکسان پێمان وایە حێراکی سیاسی ئەمەیە جوولەی سیاسی ئەمەیە کە ینی وایە نەبێت کە بڵێن زبر بێ بەڵکو هەمەڕەنگی تێدا بەڵکو جوولەیەکی وای تێدا کە بتوانێت ینی بزنەی سیاسی لە کوردستانەوەکەوەی عێراق لێ بکە خۆ عێراق بێ کێشە نییە بەڵام ئینسان کە سەی دەکا حتا پارتی ئەدایی لە بەغا جیاوازتر لە ئەدایی لە کوردستانە حتا هێزەکانی تریش ئەدایان جیاوازە لە خێرە ئەو عەرەبی باشە بەکاردێنی بۆ سیاستکرد لەگەڵ عێراقا بەڵام ئەو کوردیە جوانە بەکارنایانی بۆ سیاستکرد لەگەڵ سیاسەکانی کوردستان باشە کاکسران بەکوێگەن بەکوێگەن ینی باسان لەوە کردووە مەسەلەنەوە گریمان 3 مانگی خایەن 6 خایەن ساڵێکی تری خایەن یەکێتریشمان کۆمەڵی خەتەواتی داناوە کە بە جۆرەی هەلومەرجەکانەوە زۆر هەندێکی باسەکە لە میدیاکان هەندێکشی گەورە ئەکە لە میدیاکان بۆی مەسارەکەی بگۆڕن کە یەکێتریشمان زار لە خەتۆیەکی لە پێشە کاموشی هەنگاوی سیاسین بۆ نمونە ئەگەر شکات بێت لە بەغدا ئەگەر شکات بێت لە هەرێمی کوردستان ئەگەر چون بێ بۆ کۆبن لەگەڵ پارتی ئەگەر نەچوونە بۆ هەمووی هەنگاوی سیاسین یەکێتریش ماکسان هیچی بە عیب نازانێت بۆی بتوانێت ئەو ڕاگە سیاسی خۆی سەر بخەوە پێشمان وایە معادلاتی سیاسی لە 3-4 ساڵی ڕابردووە لیاقەتی یەکێتیشمانی کوردستان و سەرۆکەکەی کاک بابور نیشان داوە لە بەڕێوەبردننی ئەو بینە سیاسیە کاکسرانێواتانێ قوارێ هەرێمی کوردستان لە ناو بەرەنیان دەتانەوێ قوارەکەمان بەرەو مەترسی و دەتانێت یەکێتیشمانی کوردستان یەکێتیشمان قوارێک
کە خۆی بەشداری کردو لە دروستکردنیا خۆی سربەرزانە بەبێ شەرم و توێتی هەرێمی کوردستان پێویستی بە حکوومەتی هەرێمی کوردستانە پێویست بە حکوومەتێکی فیدرالیە لە کاتێک خەڵچکە لەوە کەمتری داوا کرد یەکێتنیش ئامادە نیە و قوارێ بخاتە ژێر مەترسیەوە و ئەو ڕوانگانە ڕوانگەی و کەسانن کە خۆیان ینی زبرن لە تەعاملکردنا ناتوان زیاد لە شێوەیەک بدۆزنەوە بۆ ئیدارەدانی پرۆسی سیاسی کوردستان ئەگەنایەتی نیشتیمانی کوردستان وا سەیری جارێ هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری عێراقە یعنی بەشێکە لە دەستوری عێراق ڕوانگەیەکی نیشتیمانی کوردستان ئەوەش بێت کە بەشێک بێ لە عملی سیاسی عێراقیش عملی سیاسی عێراق لە هەرێمی کوردستان جگە لە ڕاهاندنەتەوەی و نیشتیمانیەکەشی هەرێمی کوردستان قوارەیەکە یعنی ئەگەر ببوورە یەکێتیشمان وەکو بەسڕاش بیر بکاتەوە وەکو کابراایکی بەسڕایی بیر بکاتەوە قوارەی هەرێمی کوردستان قوارەی دەستوری دانپیانراوە و یەکێتیشمان کوردستان هیچ لەسەروا کە ئەو قوارەیە گەشە بکە پێ بگرێ و زیاتر بچێتان گاوێکتریشەوە ئەوەی بەشی خۆتان جا بکەنەوە ئیداری خۆتان هەمووی وەکو پارێزگا مامەڵەمان لەگەڵدا پارتیان دەجار دەڵێ ینی ئەمانش باس کرا باشە بەکردە چۆن کە پارتی بەکردەوە پارتی هەرێمی کوردستانی کرد بە دوو هەرێمەوە ئێستا ئێمە شایدی هەندێک پرۆژین لە شوێنی دیکە لە زۆنی زرد ئەم جۆرە پرۆژان لە هەرێم لە زۆنی سەوز نابینەوە بەکردەوە ئێستا برادرانی پارتی بەکردەوە ئەم هەرێمەیان کردۆ بە ئێوە بۆ نایکەن بۆ بیکەن بۆچی بیکردن یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوانگەی یەکێتی نیشتیمانی کوردستان با پێدراوە ئەوەیە کە بەسم لەو پرۆژانەیە کە دەڵی لاندێک شەندی بینی آخر خۆ دیارە ینی خۆ هەموو هەرچی خۆت بەرنامە زۆر کردو لەسەر مۆزوع من نامێ بچمەوە تەفاسیل هەرچی توانایی دارایی و توانای ئابووری ئێرێ بەنای حکوومەتی هەرێمەوە بەجار لە شێوەیەک براوەتەوە بۆ هەولێر ئێمە کێشەمان نێبراتەوە بەڵام ئێمە کێشەمان لە عادی تەریقی عادی تەوزیعەکەوێتی کە ئەمە نەعادالەتێکی تێدایە و ئەمە خۆتە زانین ینی نوێنەکانی حکوومەت لە چەند شوێنێکە لە بەناوەکەی جەناب تا لە زۆر بەناویتە ڕوون کردەوە بۆی ناچمەوە سەر ئەو مۆزوعە بەڵام من ئەتوانم شتێکی کە بڵێم یەکێتی ڕوانگەی یەکێتی شمەکسوان لەسەر ناهاوسەنگی ئیدارەدان ناهاوسەنگی ئیداری سەقائین ئەوە بڵێن سەقافی ئابووری ناهاوسەنگیکە دەردێکی سیاسیە لە کوردستان ینی بەدیتری من مەسەرم بۆ نمونەکە کە قوباد وەکو جێگیری سەرۆکی حکوومەت ئەچێ لە بۆ منە لە ڕانیا کۆنفرانسێک کەن بۆ ئەوەی کە چۆن بتوان ئیداری ینی لە ڕووی ڕانێەوە پرۆژەکان لە ڕانێ بنەوەشکە بکەن ئەم ناهاوسەنگیە بۆ نەلیوان سلێمانی ڕانی هەیە حەلبەکەی و خۆی لە خۆیان معناوە ئەم دەردە دەردێکی تایبەت بە زۆنی سرد و سەوز نییە یەکێتی نیشتیمانی کوردستان فەرقەکە یەکێتی دەرک بەم کەم و کوڕێ دەکا پارتی سیاسێکی ئینکارکردنی هەیە کە یان وازانە بە ئینکارکردنی بە نەبینی کێشەکە وازانی کێشەکە حەل بووە کێکی نیشتیمانی کوردستان بۆ نەبی لەوە کاتەوە بۆ پرۆژە لە گەرمیان بکە یان بەنهۆکەکان چارەسەری بکە معناوێ ئەم ناهاوسەنگیە لە ئیداری سیاسی لە کوردستانە هەیەکێتی دەبینێ هەیەکێتی دەبینێ خەڵکی ڕەنگە نەیبینێ پۆزەوە نیە لە نێوان زۆنی سەوز و زۆنی زەرد ئێستا ئەو بە شۆ دەگەینانی بینێرێک بۆ هەموو کە ڕەنگە یەکێتی پارتیش نەبێ بەس دووشت هەیە کاکە دوو وتەزایە زۆر غەڵەتە هەر خلافێک لە نێوانێکێتی پارتی و لە قەڵەمەدەوەی پرۆژە بڵێ ئەزمونەکەمان بەرەو خەتەرڕە بەڕای من ئەمە ڕوانگەی ئەو کەسانەیە کە نایەنەوەی کێشەکان چارەسەر بکرێ واروە ڕوانگەی و کەسانەیە کە ئەو مەترسیان لە قەبارەی خۆی گەورەترەکەنەوە ئێمە پێمان وایە داکۆشکردن لەوەی کە پێویستە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و چاک بکرێ و ڕێی حکومەت ڕاست کرێتەوە ئەمە باشترین ڕێچکەیە و ڕێگایە بۆ ئەوەی کە بتوانین هەرێمی کوردستان ئەگەر مەترسیەک شەبێ لەسەری دەربازی بکەن کاکە ڕاکۆمشان ڕاست نییە هەندێکی بۆ منە زەحمانی لەکوێ باسیەوە کرا هێزی پێشمەری کوردستان هەڵدەوەشێتەوە حەزەکە دەقانە بینم کەینە لەکوێ باس کراوە بۆ نمونە قوارەی هەرێمی کوردستان خەتەی لەسەر تەنیا لە بەرەوەی یەکێتی ڕایەکی جیاوازی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ساحەبی ئەم هەرێمەیە خەبات و تێکۆشانی کوردژماری شەیدەکانی یەکێتی هی ئەوە نییە خەڵک سۆبەتی لەگەڵ بکە بڵێ تۆ هەرێمەڵەوە شێتەوە ئەو هێزە سیاسانەی هەر کەسێک بێ هەر هێزێک بێ وا سەیری یەکێتی نیشتیمانی کوردستانەکە کە ینی بڵێن قوارەی هەرێم عنوانی ئەوەی قوارەی هەرێمەڵەوە شێتەوە ئەوانە عیبارەیەکی مامجەرا زۆر جوان هەیە ئەوێت هەوێی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێنی شەیدەکانی دیدا بە هەموو هێزێک ئەم قسەی ڕوو لە بەعەز بوو
ڕەنگە بڵم بەداخەوە بێڕون هەندێک هێزێکی سیاسیش کوردستانیش بکەین یان هێزێکی عێراقیش بکەین کە پێی وابێ ئەو شادەی نیشتمان پەروەردی داتە یەکێتی نیشتمان بکات. یەکێتی نیشتمانی کوردستان لە دڵفراوانیەتی کە قبولێتی هەموو هێزەکان هەبن، بەڵام ئەگەر کە هاتە سەرەوەی کە شادەی نیشتمانی تەوزیەکەن ئەوە یەکێتی تەوزیعی دەکا، سەرکردایەتی یەکێتی تەوزیەکە، سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان پشتبەستوو بەو خیتابە و بەو کەلتوری جەلای مامجار نیشتمان پەروەردیدات خەڵکی تر شادەی نیشتمان پەروەردیدات خەڵکی تر نە خەڵکی تر بدات یەکێتی نیشتمانی کوردستان. سپاس دەکەم زۆر بەڕێز کاکستان سپاس بۆ عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی سپاس بۆ بەشداریکردن. سپاس بۆ خێرات سەرچاو.